شەڕی ئێران دەستی پێکردوێتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژیش دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا هەڕەشەی زیاتر لە ئێران دەکات. بەڵام بۆ بەردەوامبوون لەم شەڕە پنتاگۆن و ئیدارەی دۆناڵد ترەمپ پێویستیان بە پارەی زیاترە لەلایەن کۆنگرێس بۆیان تەرخان بکرێت. پنتاگۆن ئەم هەفتەیە داوای نزیکەی 87 ملیاری بەپەلەی کردووە بۆیان دابین بکرێت. ئەم پارەیە جیاوازە لەو بودجەی داواکراوە کە ئەم ساڵ پنتاگۆن داوای نزیکەی 1.5 تریلیۆن دۆلاری دیکەیان کردووە. بەڵام دیموکراتەکان پێیان وایە کۆشیسپی دۆناڵد ترەمپ و وەزارەتی بەرگریش هیچ پلانێکیان نییە، لای کەس ڕوون نییە لەگەڵ ئێران بەنیازی چین، بۆیە پێویستە سەرەتا ڕوونی بکەنەوە سیاسەتەکەیان چییە، ئەو کاتە داوای پارە بکەن. دیموکراتەکان هەر لە سەرەتاوە لە جیم شەڕە بوون، بۆش پێ ناچێت بە ئاسانی بە داواکارەکانی پنتاگۆن ڕازی بن بۆ دابینکردنی پارەی زیاتر. بە باوەریا من سەرۆک خۆی خستیە ناو گێژاوێکە وسا و دەرکەتنا ژێ نەهێسانە دەبیا بوو شێور بە کۆنگرێس را بکرا شێور بە هەپەیمانان بکرا پێویست بوو پلانەکەویە پێشوەخت هەبیە لەو ما بە باوەریا من ئەف کێشەیە. بەڵام کۆماریەکان کە زۆرینەن لە کۆنگرێس بە پێچەوانەوە ئەم دۆخە دەبینن. بەشێکیان بۆچوونیان وایە ئەمریکا زمانی ئاشتی دووبنەواسی لەگەڵ ئێران تاقی کردوێتەوە و سەرکەوتوو نەبووە، بۆیش دەبێت بە زمانی شار قسە لەگەڵ ئێران بکرێت. Me danistandin ceribandin lê baweriya min heta ku ev reşî min li ser desthilatê be ev hêviyeke têkçûyî ye. Li gorî min Sendkomê di rabirdûyê de hêzên me li dijî wan bikar anîn. Lewman divê em bingehên wanên mûşekî ji nav bibin, dronên wanên şahid ji nav bibin û mûşekên wanên balîstîk ji nav bibin. Welatên Kendavê hevpeymanên me new hemû li dora armanca me kom bûne. Bi baweriya min me derfet da aştiyê lê wan red kir. Ji ber vê yekê niha ew alternatîfa aştiyê dibînin. هەرچەندە شەڕ لە نێوان ئەمریکا و ئێرانە، بەڵام بەهۆی ئەم شەڕەوە وڵاتانی ناوچەکە هەر لە وڵاتانی کەندا و تاوکو دەگاتە کوردستان ڕوبەڕووی هێرش و زیان بوونەتەوە. ئەمەش نیگەرانی لە کۆنگرێس دروست کردووە و بەشێک لە ئەندامانی کۆنگرێس لەگەڵ ئەوەی داوای پشتیوانی بۆ وڵاتانە دەکەن، هاوکات داوا دەکەن ئەو وڵاتانە هەمویان بەیەکەوە هاوپەیمانەتیەک لە جی ئێران پێک بهێنن. پێویستە ئەو وڵات هەموو بەهەورە هەفپەیمانێکی پێک بینن ji ber ku em dibînin ئیران ێریشی هەموو جیرانên xwe dike. Lewma ez bawerim ku pêwîst e li gel Amerîkayê li dijî Îranê hevpeymaneke mezintir pêk bînin. دۆناڵد ترەمپ دەڵێت لە بەرامبەر کوژرانی هەر سەربازێکی ئەمریکی و هەر هێرشێکی ئێران دەهێندە توونتر لە ئێران دەدەین. دەشڵێت ئەگەر ئێران بە هەر ڕێگەیەک هێرش بکاتە سەر کەشتی بازرگانیەکان لە گەروی هورمز، ئەمریکا بەکردنە ئامانجی ژێرخانی مەدەنی ئێران وەڵامی ئەو هێرشانە دەداتەوە. ئەمریکا دەڵێت هەرچەندە ئێران داوای گفتوگۆی کردووە، بەڵام ئەوان بە گفتوگۆیەک ڕازی نابن کە نەگەنە هیچ ئەنجامێک. لە ڕابردوو گفتوگۆیان لەگەڵ ئێران تاقی کردەوە و سەرکەوتوو نەبوون. ئەم جارە دەیانەوێت بە زەبری هێز بە زمانی شەڕ ئێران ناچار بکەن بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت و گەروی هورمز بە تەواوەتی بکرێتەوە و ئێران چی دیکە نەبێت هاڕەشە لەسەر ناوچەکە. بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە ئێران خۆی بەدەستەوە دەدات یان تاوەکو کۆتایی بەرگری دەکات. دیارکوردە ڕوودا و واشنگتن.